لا لا ئەو تیمە بەدوو مەبەزات بوونە شاری سلێمانی مەبەست یەکەمیانەوەیە کە هاوکاریەکیان پێشکەش بە هاوکارێکی پزیشکیان پێشکەش بە شاری سلێمانی کردووە و مەبەستی دووەمیانەوەیە تیمێکی پزیشکیان لە شاری بەغدایە لە چەند ڕۆژی داهاتوو یەنە شاری سلێمانی و بۆی ئێمە بتوانین گفتوگۆ لەسەر ئەو بەرنامانە بکەین کە بۆ تیمەی دابنین تا ئێمە بتوانین سوود لە تەجروبە و زانست و ئەو کارانە وەربگرین کە ئەوان هەیەە چونکە بۆ خۆتان نەزان سین یەکەم وڵات بوو کە ڤایرۆسی کۆڕۆناتیایە بڵاو بووە و وڵاتی سینیش خۆی وڵاتێکی پێشکەوتووە و توانای باشی هەیە بۆیە ئێمە توانین سوود لە بوونی زانستی و ئیداری ئەوان وەربگرین بۆیە تیمەکەیان لە چەند ڕۆژی داهاتوە سەردانی شاری سلێمانیەکەن ئێستا لە شاری بەغدان بۆ گۆڕینەوەی بیر و ڕاو زانیاری و ئەزمموی یەکتر لەگەڵ وەزارەتی تەندروستی عراقی فیدراڵ دووبارە بەخێراتنیانەکەین سپاسی وڵاتی چینەکەین و لە کۆبوونەوە کەشا باسی هەموو ئەو پەیوەندیانە کراکە هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتی چینە هەیەتی دیارە و کەسانەی کە هەڵگری ڤایرۆسەکەن لە شاری سلێمانی ئەوانە هەمویان باری تەندروستیان جێگیرە و توانم بڵێم بەرەو چاکبوونەوە ڕۆن ئەوانیان کە ماوەیەکە لەوێن سەبارەت بۆ کەسانی کە لە وڵاتی ئێران گەڕاونەتەوە ئێمە ڕێنماییمان بڵاو کردوێتەوە لێرە شەوە داوایان لێ یەکەین ئەوانە سەردانی کلینیکی کلینیکی کۆرۆنا بکەن لە گەڕێکی عەلیناجی بۆ وەرگرتنی نمونە لێیان و پشکنینیان تا دڵنیابینەوە لە تەندروستی خۆیان و خاوخێزانیان و ژمارەیەکی زۆرمان پشکنین لێ بۆ کردوون هیوادارین و کەسانی کە نهاتوون سەردانی وێ بکەن بۆی دڵنیابن لە باری تەندروستی نسبەت دەمانەوە وڵاتی سینەوە بۆ خۆتان نەزانی کێ بۆ لە وڵاتانەی کە پێداویستی زیاتر لە نیوەی بازاری دنیای دابین کردووە لە مەوادی پزیشکیە بەڵام بەهۆی ئەزمەیە کە لەوێ ڕوویا خۆیان تووشی ئەزمەیەکی گەورە بوون بەڵام بێسە لە بەرەوەی نەخۆشیەکەیان کۆنتڕۆڵ کردو ئێمە بە دوو ڕێگە توانین سوودیان لێ ببینین هەم بە هاوکاری ئەو هەمە توانین لێیان بکڕین و مەوادەکان بێن بە دڵنیاییەوە گەرەوان کارگەکانیان بکەوێتەوە سەرکار ئەتوانن هەموو پێداویستی هەموو ژیان جێبەجێ بکەن وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان داوای لە ئەنجومەنی وەزیران کردووە کە هاتوچۆ لە نێوان شارەکانە ڕابگیرێ و لە ناو شارەکانیشە هاتوچۆ کەم بکرێتەوە تا ئێستا ئەنجومەنی وەزیران لە هەڵسەنگاندنی ئەو بڕیارایە و تا ئێستا بڕیاریان نەداوە ئەوەندەی بزانم ئەمڕۆژ دوو کۆبوونەوەیەک بە سەرپەرشتی بەڕێز وەزیری ناوخۆکراوە بۆ بابەتە ئەوە کۆبوونەوەی دووەم بە سەرپەرشتی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت وابزانام ئێستش لە کۆبوونەوەوان و لەو بارەیەوە گفتوگۆ We are ready to cooperate with the Suleimani government and the Suleimani people to continue to overcome these challenges. سەرەتا سوپاس بۆ بەڕێستان بە نوێنەرەتی قونسولیەی گشتی چینی سینی لە هەولێر وەکو ژێگری جەنابی قۆنسڵ ئەمەوێ تعبیر لە پشگیری خۆم بکەم و پشگیری خۆمان بۆ سلێمانی و بۆ حکوومەتی سلێمانی و حکوومەتی لۆکاڵی سلێمانی و هاوڵاتیانی سلێمانی و ئێمە لێرەین بۆ ئەوەی کە هاوکار بین لە ڕوبەڕووبوونەوە بە گژاچوونەوەی ئەو ڤایرۆسەوە ئەو نەخۆشیە و من لەمەوێ لە بری جەنابی قۆنسڵ بازەوە بکەم کە ئێمە 100,000 ماسکمان هێناوە و بەخشیوە بە کەرتی تەندروستی لە سلێمانی بۆ دژایەتیکردنی ئەو ڤایرۆسەوە ئەم پەتایە و ئێمە ئامادەین بۆ هاوکاریکردنی خەڵکی سلێمانی و حکوومەتی خۆجێی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو پەتایە با شێوەیەکە بتوانین. The virus is the enemy for the people all over the world, and we iterated repeatedly that we should cooperate each other to fight this disease. وەک بەڕێستان ئەزانن ڤایرۆسەکە دوژمنی خەڵکانی هەموو دنیاە لەبەر ئەوە
ئێمە چەند جار ئەومان دووبارە کردوێتەوە کە پێویستە بە هاوکاریەوە بە پێکەوەی بتوانین ڕوبەڕووی بینەوە وەکاری هاوبەش بکەین.